الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان، لشوي ترجم أي مباركة لخدمة سيرة باكي بيغمبري نازدار صلى الله عليه وسلم، لخدمة كتابكي جنابي ما وصي مدرس درجات عالية الوردة العنبرية في سيرة حظ خير البرية، وهندي كتابي تر لباسي غزاي خيبرة لباش خيبر سريكاني بيغمبري خوا صلى الله عليه وسلم، ولباش أو سركوتناني بيغمبري خوا أو بوتمان بيغمبري خوا رسالة ونامي أنار دعوتي جزيرة عربي أكل إنجا لباشان دولتان وكو دولة الروم ودولة عجم ودولة مسلي قيصر أم دولتانش كهمي خاوني حضارت بون، حتى الرسالة ونامي بيغمبري خوا لمالك عرب درچو بو دولة ولاتان بيغمبري خوا نوين الإنار أو نوين بلاي فارسكان ولاي كيستاي فارس، وناردي بلاي هرقل، وناردي بلاي مسألة باشاي بحرين وبو باقي ولاتان تريش هميان بسلامتي قرانو. هندي كان ريزان نامي بيغمبري خوا قردو مسلمان بون، هندي كان ريزان نقر نامكي بيغمبري خوا دران بلام خوا ملكو مالي دران لوكو كيساي مجوسي اگر پرس خوال ناوي برد چونکە ڕێز نامەکەی پێغەمبەری خوا نەگەر صلی الله عليه وسلم، و هەروەها یەکێتر لەوانەی کەوا نامەی ڕێزی لە پەیامی پێغەمبەری خوا نەگرت پاشای بوسڕە بوو کە سەر بە دەوڵەتی ڕۆم بوو، قەیسەر بە ناوی شوڕەحبیلی عەسانی. ئەمە پەلاماری نوێنەرەکەی پێغەمبەری خوا و نامەبەرەکەی پێغەمبەری خوایدا کە حارسی کوڕی عومەیری ئەزدی بوو. أو صحابة نازداري بيغمبري خوا بناوي حارسي كري عميري يزديبو بيغمبري خوا ناردي بولاي قيصري الروم بولاي شرقبيل كلا بصرابو لوي بلام نامكي بيغمبري خوا ريزي لنقر و بيامن لكي بيغمبري خوا شهيد كر تنها صحابي بيغمبري خوا شهيد بو بلام لدواء وكا بيغمبري خوا زاني صحابة كان شهيد كردوها والريزي لنامك نقرتوها. انجا پیغمبری خواه فرموی ابي اما سريك بنينا سريعا حق وطولي حزتي حارسي كري عميري ازديب كينوا. او پیغمبری خواه صلى الله عليه وسلم لشكريكي 3000 نفرين هار بو ولاتي شام بو بصرة بو اويكوا حق وطولي صحابة كيف سينك بناقي شيدانك پیغمبری خواه نامي بو نسين دعوتي كدن قيامي بو نادن بلام اوان ريزان لپیام و نامو صحابي پیغمبری خوا نگد. ام 3000 صحابي پیغمبری خوا که پیغمبری خوا ناردنی بسرکرداتی زيد كري حارسه جا لم سری مؤتا یا غزای مؤتا چونکه غزای گەورە بوو 3000 نفر برانبر 200,000 للروم برانبری اصحابي پیغمبری خوا راوستا بوون. اما الروم زۆر زۆر بوو وەکو کابراوتنی دوو لە ڕووی جەنابتان وەکو لەوا بوون بەڕاستی ئەوەندە زۆر بوون. صحابي پیغمبری خوا 3000 صحابه روشتو. پیغمبری خوا ليرا كومل معجزين وان پیش غزاك خبري شهادتي دا بكومل لقائد امريكان حتى ويو غزا بيوتد غزاي امراء چونك پیغمبری خوا امريكاني جاري كرد شن امريكي جاري كرد فرمي ارون بوم غزا بوت وصلنوي حضرتي عميري كري حارسي كري عمير زيد سركدتان زيد كري حارس زيد كري حارس كزوتر خزمتكاري في غمري خوا صلى الله عليه وسلم بزيد كري محمد ناسراو بلام دواتر في غمري خوا فن القران نهي كردوا بناي باوي خوي باين كان او مساله بناي باوي خوي باين زيد كري حارس خزمتكاري في غمري خوا فن زيد كري حارس جوري ام غزابه اجر ام شهيد بو با لباش شهادتي وحضرت جعفري اموزام جعفري طياد جعفري ابو طالب برای حضرت علی و آموزای پیغمبری خوا صلی الله علیه و سلم. اگر اوی شهید بو با عبدالله کری الرواحه بیت قائدی جیشکه بویا ام غزا لسری و درچ و پیو دیت جیش الامراء غزای امراء سپای امراء چونکه پیغمبری خوا امریکانی دیاری کرد حتی لو کاتا که صحابه پیغمبر خوا وسیله کردن حضرت عبدالله کری الرواحه رضا و رحمت خوا نسل الرحمن فدان به دستی کرد بگریان و کان قربان بو اگریت اترسيت لا شيء اترسيت لشهادة اترسيت يا لمردن اترسيت فرمي والله
قسم بو كسي پیغمبري بحق ناردو لمردن ناترسم لشهادة من بيم خوش چونك شهيد بم بلام يك آيات القرآن پیغمبري خوا خوين ديو بسر بانا زور لو آيات اترسم اخوائي تبارك وتعالى بما خاتت جهنم جا خوا آيات يبو پیغمبري خوا ناردو فرميت وإن منكم إلا واردها كان على ربك حتما مقضية هيج كسيك نية إلا أبيت جهنم ببينت إلا جهنم ببينت آية بشيت ناوي يا بس شاندن مسلمان بيا كافر بجهنم ببينت فرمي لو أترسم من لو أنا بمك جهنم ببينت بمخنا ناوي كاتك يمخنا ناو جهنم وا شون رزقار ما بيو كي رزقار ما بيه لعذابي سختي جهنم ودوزخو برزخو زمهرير فنبوع وأقرب انجا لباشان پیغمبری خواه صلی الله عليه وسلم كالاشكري الريخس فرمي صحبكم الله ودفع عنكم وردكم إلينا صالحين لباشان مسلمانان اما خواه عفزي مسلمانان بو لصحابة كاني پیغمبری خواه صلی الله عليه وسلم خواتان لقلبه بسلامتي بچن بسلامتي بقرنوا خواه دفعي بلا مصيبتان ليبكا إن شاء الله بسلامتي بقرنوا بو ناو إيماه بچاكي وباشي كاتك الروشنا غزاوة حارس طبعا زيد كوري حارس فمن برنا اوشواني كوا حزتي حارسي كوري عمير شيكرا حزتي حارس بيامناك بيغمري خوابو او شيكرا بيغمري خوان نارني فمن برنا اوشوانا لو شوانا جيش آمادكن صفاء آمادكن وطول الصنوي حزتي حارس كروشنا بي طبعا روم هوالكيان زاني روم هوالكيان زاني طبعا كهوالكيان زاني 100,000 چەکدار یان نار بە سەرکردایەتی مالی کوڕی زافیلەوە بۆ ڕوبەڕووی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەسحابی پێغەمبەری خوایش لە پاشان کە چوونە ئەو شوێنەی کە حەزرەتی حارس تیا شەهید بووە ئەوێشان بەجێشت هاتنەوە پێشەوە گەشتنە مەعان لە وڵاتی ئەردەن مەعان لە وڵاتی ئەردەن لەوێتر هاوڵانی پێغەمبەری خوا ڕوبەڕووی عەرەبە گاورەکان بوونەوە ئەو عەرەبانەی کەوا نەسڕانی بوون گاور بوون کە بە سەرایەتی مالیکی کوڕی زافیلە 100,000 چەکداری هێنابوو کاتێکەوە هیرەقل بیستی سوپای ئیسلام هاتووە بۆ غەزا و شەڕ لەگەڵ گاورە عەرەبەکانە ئەوی 100,000 نات ئەمە بۆ 200,000 200,000 بەرامبەر 3,000 نەفەر 200,000 بەرامبەر 3,000 نەفەر بەڕاستی زۆر زۆر یعنی ڕێژەیەکی کەمە هەندێک ئەفەرمون 30,000 سەحابە بوون بەرحاڵ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناردنی بەڵام ئەصەحی ئەقوال ئەوەیەکەوە 30,000 بوون 30,000 سەحابەی پێغەمبەری خوا 30,000 لەکوێ 200,000 لەکوێ دوو لە ڕووی جەنابتان هەر مەسەلەی تفیان فڕەدەن بەڕاستی ئەو سەحابەی پێغەمبەری خوا ئاوەی بات ئەوەندە زۆر بوون هێرەقلیش 100,000 بۆ نارد ئەنجا لە پاشان عەبدوڵڵای کوڕی ڕەواحە هانی سەحابەکانی پێغەمبەری خوادا جەریء بن ئێمە ئینشاء الله ئیحدى الحوسەینەین لە بەردەممانایە یان شەهادەت یان سەرکەوتن بۆیە چونکە هەندێک لە سەحابەکان فەرمیان ئێمە چاریان ناکەین و بەڕاستی 200,000 زۆرە و ئێمە کەمین و بگەڕێنەوە بەڵام حەزەتی عەبدوڵڵای کوڕی ڕەواحە هەمیشە ئامادە بوو لە تەشجیعکردنی سەحابەکانی پێغەمبەری خوا غیرەی تێخستنە بەردەمان ڕۆشتن معانیشان بەجێڵا چوونە مؤتە بۆیە ئەم غەزا پێوتە غەزای مؤتە و سلەی مؤتە و جێشی مؤتە ئەنجا لە کەڕک کە سەر بە ئوردونە وەکو ئەهلی سیرە نەقلیان کردووە ئەفەرمێ شەڕ دەستی پێ کرد لە گرمەی شەڕا زەیدی کوڕی حارس کە ئاڵا و پەرچەم و عەلەمی ئیسلامی بەدەستەوە بوو شەهید بوو بەڵام حەزەتی جەعفەری طەیار جعفري حضرت جعفر ابو طالب نيلا على مكب كوي قلت يا دسوا ان جعل باشان اويش شري اكر حتى على اسبكي دابزي بدستك على مكي قلتبو بدستك تريشي شمشيري وشام تا داين لدستي الراستي دستي الراس فران ان جاء على مكي بدستي شفي قلت ان جاء داين لدستي شفي شان بري بە هەردوو قۆڵی مبارەکی عەلەمەکەی ئیسلامی گرت
پێغەمبەری خوا پێی فەرموو حەزەتی جەعفەر خاوەنی دوو شاباڵە لە بەهەشتا پێی ئەفرێت بۆیە جەعفەری طەیاری پێوەتێت یعنی وەکو باڵندە ئەفرێت ئەو پلەی پێ درا بەهۆی ئەوە کە هەردوو باڵی لەو غەزا دانا ئەنجا بە قۆڵەکانی گرتی تا شەیدیان کرد کە ئەویان شەید کرد ئەنجا لە پاشان حەزەتی عەبدوڵڵای کوڕی ڕەواحا عەلەمەکەی گرت بەدەستەوە نەیەڵا عەلەم ئیسلام بکەوێ ئەویش لە شەشەم ڕۆژی جەنگا لە یەکەم ڕۆژ تا شەشەم ڕۆژ ئەم غەزا 6 ڕۆژ بەردەوام بوو 3000 نەفەر بەرامبەر 200,000 نەفەر ئەویش تەمان هیمەتێکی گەورەی خوایان لەگەڵا فریشە لەگەڵا شەڕان کردووە هاوکاری کردوون 3000 نەفەر معقول نیە بەرامبەر 200,000 نەفەر وەک ئەرزم کردن ئەگەر هەر شتێک بکەن ئەوان چارانەکەن و ئینانەکەن حەزەتی عەبدوڵڵای شەهید بوو لە پاش شەهادەتی حەزەتی عەبدوڵڵا ئەنجا پێغەمبەری خوا پێی فەرموون کە ئەم سیانە شەهید بوون مسلمانان سابت بن نەترسن جێگر بن ئەمیرێک بۆ خۆیان دیاریکەن گەورەیەک بۆ خۆیان دیاریکەن بۆیە پێغەمبەری خوا فەرمووی مسلمان ناوێ قەت بێ گەورە بێت دائیما بێ گەورەی هەبێت گەورەکەشتان ئەگەر عەبدێکی ڕەشپێسی حەبەشی بوو ئەبێ ئیطاعە بکەین گوێڕایەڵی بن وەیە فەرموون کە چون بۆ شەناسی نەفەر بوون یەکێکتان بکەن بە ئەمیر بە گەورەتان ئەمە دەستوری پێغەمبەری خوایە بۆ ئەوەی کەوا سەمع و طاعە هەبێ لە سەفەرێکە با سەفەرێک کوردیش بێت 3 نەفەر ئەچنێکیان ئەمیر بێت بۆی کەوا بەخۆشی و شادی بڕۆن و بگەڕێنەوە مشاوەرەی بکەن بە یەکتری پێغەمبەری خوا فەرمووی ئەو سیانە کە شەهید بوون ئەمیرێک هەڵبژێرن کەسی دیاری نەکرد پێغەمبەری خوا سەحابەکان کۆبوونەوە چی بکەین چۆن بکەین کێ دیاریکەین سابتی کوڕی ئەقڕەم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ سەحابەیەکی نازاری پێغەمبەری خوا کە حەزەتی عەبدوڵڵای کوڕی ڕەواحا شەهید بوو کردی بە عەلەمەکان نەیەڵا بکەوێ فەرمی کۆ ببنەوە تازووە ئەمیرێک بۆ خۆتان دیاریکەن وتیان قوربان لە حەزەتی خالیدی کوڕی وەلید باشتر و چاکترمان دەست ناکەوێ بۆیە هەمویان کۆ بوون تیان حەزەتی خالید ئەکەین بە ئەمیر و بە گەورە و بە پێشەوای خۆمان ئەوە بوو حەزەتی خالیان کرد بە گەورە و پێشەوای خۆیان بەڵام بۆ ڕۆژی حەوتەم حەزەتی غاری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ سەیف الله المەسلول دەستوری جەنگەکەی گۆڕی دەستوری شەڕەکەی گۆڕی پلانی شەڕی گۆڕی فەرمووی مەسەلە ئەوانەی لای چەپ و لای ڕاستەوە ئاڵۆگۆڕی پێکردن جا فەرمووی لەبەرە بەیانە کۆمەڵێکتان ئەڕۆن 100 ئەسپ سوارتان لە دوورەوە تۆز ئەکەن بۆ ئەوەی وا بزانن ئەمە سوپای ترمان بۆ هاتووە بۆ ئەوەی کەوا ترسیە بخێنە دڵی کافرەکانەوە تا ئەوەی کەوا ئەم سوپانە جادەم و بە سەلامەتی گەڕێنەوە مەدینە چونکە خۆی بۆ خۆی دەرباز بوون لە شەڕێکی وا سەرکەوتنە نەک دواکەوتن و ڕاکردن حەزەتی خالید بەم شێوازە سوپاکەی دەرباز کرد کە کاتێک ڕۆمەکان بینیان لە بەرەبەیانە حیلە حیلی ئەسپ و دەنگی ئەڵڵاو ئەکبەر و نرکە و سەدای سەحابە ئەرز و ئاسمانی پڕ کردووە تیان ئێمە دوێنێ بەو هێزەکەمەوە چارمان نەکردن ئەم چەند ڕۆژە ئەبێ ئەمڕۆ ئێستا سوپایان بۆ هاتبێ هەر چاریان ناکەین بۆیە سوپای دۆژمن ڕایان کرد زیاد لە 30,000 کوژرا ئەنجا حەزەتی خالیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ وەک ئەرزم کردنی ئەمیرەکانی گۆڕی ئاڵۆگۆڕی کردن ئەمیر لای ڕاست کە مەسەلە خوتبەت و بن قەتادە بوو لەگەڵ مالی کوڕی زافلە ئاڵۆگۆڕی عەفو حەزەتی قوتبە کە لە شەی لای ڕاستەوە بوو کە پلانەکانی گۆڕی حەزەتی خالید لە ئەسنای شەڕەکە کە بۆ ڕۆژی حەوتەم شەڕ بووە حەزەتی قوتبەی کوڕی قەتادە فرسەتی هێنا چوو سەرگەورەی عەرەبە گاورەکانی کوشت کە 100,000 نەفەری هێنا بوو کە بناوی مالی کوڕی زافلە بوو ئەمیری و لەشکری عەرەبە گاورەکان کوشتی کە کاتێک ئەوی کوشت کە ئەمیر کوژرا جێشت خۆی بۆ خۆی تێکەشکێ وتیان ئێمە ئەمیرەکەمان کوژرا 100,000 نەفەر ئەمیری 100,000 نەفەر بکوژرێت مانای وایە ئەم سەحابانە سوپایتریان بواتەوە بە قووەتن بەهێزن بۆیە ڕایان کرد سوپاکەیان شکا سوپای ئیسلام سەرکەوت ئەنجا لە پاشان حەزەتی خالید سوپاکەی بە عەقڵ و بە خیدعەی حەربی گەڕاندەوە دواوە بە سەلامەتی هێناوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە پێغەمبەری خوا فەرمی سەیف الله المەسلول
شمشێرێکی ڕاخراوە لە بەرامبەر دوژمنە هەتا ڕۆژی قیامەت. حەزرەتی خالیدە فەرمێت لقد انقطعت في يدي يوم مؤتة 9 أسياف فما بقي في يدي إلا صفيحة يمانية. أفرميت لروجي مؤتدا نودان الشمشير بدس موشكا أما آماجية بو برگري صحابو هيزي صحابو قوي صحابو جرأتي صحابو شجاعتو آزاي صحابي في غمري نازدار صلى الله عليه وسلم نو شمشير بدس موشكا يك شمشير بدس ما اويش براسي شمشيركي يمني بو نو شمشيريش كاندو لو غزا حزد خالي يعني اما چی درخا آزاي جرأتي صحابي نازاري پیغمبري خواه صلى الله عليه وسلم و ئاماژەی بەوەی کەوا سەحابەکانی پێغەمبەری خوا زۆریان لە کافران کوشتووە و بە کوشتنی سەرکردەکەیشیانە خۆی بۆ خۆی ئەوە گەورەترین شکستە بۆ کافر و سەرکەوتنە بۆ مسلمانان کە ئەو شەهیدانش لەم ئۆتا شەهید بوون پێغەمبەری خوا فەرمووی هەموویان لێ گۆڕا بنێژن بۆ ئەوەی کەوا دیاری بن. لێرانە کۆتایی وتاری ئەم شەو تا سبەی شەوکە چەند مسلمان شەهید بووە و گوڵژێرێک و مەسەلە چەند دەرسێک وانەی گرنگ لەم غەزوای مۆتایە موعجزەکانی پێغەمبەری خوا ئاماژە پێکەن تا ژمێر ڕابردوو بەخوای گەورەتان ئەسپێین خوای گەورە هەموو لایەکمان خۆش بێ خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ یا ربی خوای عاقبەتمان بەخێر بگەڕێ لەو ناو تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بە یا ربی خوای ئەم شەو جومعەمان لێ پیرۆزکە لێ مبارەکە یا ربی خوای خۆمان و باوکو دایکمان لە دەفتەری تایبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ناوی ئەوانە ئەنووسێت تۆمارەکە سڵاواتی لەسەر لێدەن خوایە ناومان لەو دەفتەرە پێغەمبەر تۆمارکە بانگمان بکە دەرمان نەکە یا ربی خوای لە دەپاڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت یا ربی خوای گیان بە ئیمانەوەمان ژێنەوەمان زیندوومان بکەرەوە شیفای نەخۆشەکانی جەستە و ڕوحی هەموو لایەکمان بە شیفای نەخۆشەکانی ماڵەمان بە شیفای نەخۆشەکانی قەستەخانەکانمان بە ئەوانەی داوا دوعای خێریان لێکردوین هەر گیر و گرفتەکانی مشکلێکیانێ مشكلة أوان وإيمش شارة فرموا يا ربي خويا وڵاتمان لە قاتی و گرانی و وشکە ساڵی پارێزە بارانی بەڕەحمەتمان ببارێنە یا ربی خوای بارانی بەڕەحمەتمان ببارێنە یا ربی خوای بارانی بەڕەحمەتمان ببارێنە مەئیس و ناومێدمان مەکە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.